سەهات قسە چوو وا نازانم چی وتی وەڵڵاهی بەس کاک عەبدوڕەحمان مستەفا باشی کرد بۆ خۆی دوو خانی لە هەولێر کردی وێچێکی لە سلێمانی کرد و ئێستا بۆ خۆی وا لە هەولێر دانیشتووە ئاوری لێدایەوە ئەمە گەنج نییە بڵێم کاکەکە جەقەی چێکە هەروەندە لە دنیا گەیشتووە وتم برا زەحمەت دەبێتەوە زانیاریت لەکوێ هێنا وتی وەڵڵا ئەڵێن وتم برا تۆ ماشەڵڵا ئەو سەر و دووشە مەحموولە بە ئەڵێن باوەڕ بکەیت وتم بۆ نایە ئێستا بچین بۆ لای مامۆستا عەبدوڕەحمان ئەو تەماڵەکە ئەلەو بەجیجادەکەیە ناگوتی نایم وتم وەرە بۆ خۆی داوەتیشمان دەکا وتم تۆ پیاوێکی بەتەمەنی یعنی ناکرێ بڵێ دەڵێن ئەبێ بەڵگێکت هەبێ بەبێ دڵگە چۆن قسە دەکەیت جا بەڕێزانی ما حەزەکەین مەسەلەن یادگارەکانی ڕاپەڕین ماوەی مامۆستا عەبدوڕەحمان مستەفا لەسەر قسەکانمان با لەسەر ئەو تەوەرە بێ و تۆزێ چێڕیشیکەینەوە بۆ ئەوەی برادران بێتاقەت نەبێ وەختەکە زۆر نەڕوا ئەگەر دە چوارچێوەی